ئێمەی ڕزگاربووان و زیندانیانی شاڵاوی ئەنفالی ساڵی 1970 کە بە پێی یاسای ژمارە 11 ساڵی 2011 پەرلەمانی کوردستان کە تایبەتە بە ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی دەمانگرێتەوە و هەموو ڕێکارە کارگێڕی و یاسایەکانمان تەواو کردووە لەلایەن حکوومەت و پەرلەمانی کوردستانەوە بە زیندانی سیاسی ئەژمار کراوین و خاوەنی ناسنامەی زیندانی سیاسین کە ناوەکانمان لە وەژبەکانی 9 و 10 و 11دایە و ژمارەمان 5650 زیندانیە و لە ساڵەکانی 2012 و 2013 و بەپێی یاسا و ڕێنمایەکانی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران دەبوایە سەرجەم مافەڕەواکانمان پێ بدرایە کە خۆی لە مینحە و زەوی و دابینکردنی کرێی خوێندن و بیمەی تەندروستی و گەشتی وڵاتان کە بۆ زیندانە سیاسیەکان کراوە دەکرێت و تاکو ئێستا هیچ کام لەمانە بۆ ئێمەی زیندانیانی ئەنفال نەکراوە جگە لەو فەرمانەی کە لە چەند ساڵی ڕابردوو لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە دراوە بە مەبەستی پێدانی زەوی بە زیندانیانی ئەنفال بۆیە زۆر نیگەرانین لە دواخستن و دەستی پێدەستیکردنمان بۆ ئەم مەبەستە داواکاریەکانمان لە 4 خاڵدا دەخەینە ڕوو. یەکەم هێنانەوەی ڕووفاتی ئازیزانمان بۆ باوەشی نیشتمان و بایەخدان بە مەزارگەی ئەنفالکراوەکانمان دروستکردنی مۆزەخانەیەکی تایبەت بە پرۆسەی ئەنفال لە ناحیەی ڕزگاری و بایەخدان بەم کەیسە لە سەرجەم خۆناغەکانی خوێندن لە بنەڕەتی تاوەکو زانکۆ پەیمانگاکان. دووەم تەواوکردنی ڕێکارەکانی ئەو زەویانەی کە ژمارەی هەوایان پێدراوە لە قەزای کەلار و ناحیەی ڕزگاری و تاپۆکردنیان بە ناوی خاوەنەکانیانەوە گەیاندنی سەرجەم خزمەتگوزاریەکان بۆی. سێیەم ئەو زیندانیانی کە تاکو ئێستا ژمارەی هەوایان پێ نەدراوە لە سنووری شارەوانیەکان ژمارەی هەوایان پێ بدرێت و لەسەریان تاپۆ بکرێت وەکو هەر زیندانیەکی تر. چوارەم دامەزراندنی ئەو کوڕکشانەی کە ڕزگاربووی شاڵاوی ئەنفال و دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن لە فەرمانگە و دام و دەستگاکان جێگەیان بکرێتەوە بە شێوەی هەمیشەیی یان گرێبەست یاخود بەوانە بێژ لە قوتابخانەکان